مامۆستا ڕێبەر سڵاو. سڵاوی خوا لە جەنابە کاکە دیاکۆی خۆشەویست. زۆر سپاس دەکەم. وەک ئەزانی ئەمڕۆ کۆتا ڕۆژی پەیمانگای وەک تۆ کە دەرسی زیندەزانی ئەڵێیتەوە، ڕاو چییە لەسەر پەیمانگا بەگشتیوە خوێندکارەکانە؟ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڕاستی ئەزمونێکی باشم هەیە لەوانەوە تۆ لە پەیمانگاکان و لە قوتابخانەکانە. بەس بەڕاستی من ئەم ساڵ یەکەم ساڵمە لەم پەیمانگایە دەرزم بتۆتەوە. ساڵێک بووە لە ساڵە تایبەتەکانی وانەوتنەوەم ئەزمموی مامۆسایەتیم، چونکە بەڕاستی پەیمانگایەکی تایبەت و ناوازەیە و هەروەها کۆمەڵی خوێندکاری باش ڕویان کردوتە ئێرە. ئەوەی زیاتر من دڵخۆشەکە ئەو خوێندکارانی ڕوەکەنە ئێرە خوێندکاری زیرەک و دڵسۆز و خوێندکاری بە ئەمەکەن. ئەمە زیاتر من دڵخۆشەکات و هانم ئادا بۆ ئەوی زیاتر خۆم ماندوو بکەم. جا بەڕاستی من زۆر خۆشحاڵم بۆ ماوەی 3 مانگە لە خزمەت ئەو خوێندکارە خۆشەویستانم. هەموو ڕۆژێک بۆ من دڵخۆشیەک بووە لەبەر ئەوەی زۆر مرتاحم لەگەڵیانە، هەمیان کوڕی چاک وە کچەکان کچی چاک تەلەبەی باش بوون لە خێزانی باشەوە هاتن بۆ ئێرە. من بە ئەزمونێکی سەرکەوتی بۆ خۆم داهێنێت. دەستەکانە خۆش بوو مامۆستا.